ئەمە ڕۆژانە جوعمانە گوێزی وەسێتێ میراتی باو باپیرانمە بوون بەجێمایە دەبەشینەوە ڕۆژانە هەر نەفەری دەگوێزی دەدەینێ. 3 سەدەی تەواوە دانیشتوانی شارەدەی وەرتێ لە دەڤەری باڵەکایەتی بە ئومێدی بەجێهێشتنی خێر و چاکە لە پاشمردن وەسیەتێکی سەیر پەیڕەو دەکەن کە جیاواز لە وەسیەتەکانی تری ناوچەکانی کوردستان. طبعا ئەو نەریتە پیشێ کارێکی خێریە پیشەیەکی پیرۆزە ئیختیارەکان یعنی لە دێر زەمانەوە لەوانەیە بڵێن 300 ساڵ 400 ساڵ لەمە پێش هەندێک بنەگوێز دانراینە لە بۆ وەسێتێ. ئێستاش زۆردار ئیختیارەکانمان بنەگوێزە یان دوو بنەگوێز ئەکەنە وەسێت. وەسێت بەو مانایە کە بەروبوومی ئەو گوێزە ئەوەی کە گوێزەکەی ئەوە شینیت هەندێکی لە بۆ خۆی لێ هەڵەگری جا لە 3 بەشان بەشەکە یان جاری وا هەیە لە 2 بەشان بەشەکە لە بۆ خۆی هەڵەگریت و ئەوی دیکە ئەبەشیتەوە. لە چی ئەبەشیتەوە لەو کەسانی یان گوێزیان یان زۆر کەس وەسێتی پێکردێت کە ئەو گوێزانە بینە مزگەوت. وەسیەتەکانی دانیشتوانی شارەدەی وەرتێ جیاواز لە وەسیەتی ناوچەکانی تر کە لەسەر کاغەزێک دەنووسرێت ئەوان دوای وەشاندنی گوێز لە وەرزی پاییز کەسی وەسیەتکرد دەگوێز لە ناوزەرفێکی لایلۆندا دەنێت و دوای تەواوبوونی وتار و نوێژی هەینی دەیدات بە نوێژ خوێنێک. باو باپیرێمە وەختی خۆ کە گوێزیاندانە بوەشینن کە وەشانیتیان بینە مزگەوتێ دا بەش بکەن ڕۆژە جومعان. جا ساڵەوە هەبووە زۆر بووە ساڵەوە هەبووە کەم بووە. هەر نەفەری 10 گوێز یان 15 گوێزیەوە بەرکەوتیە دابەشیان کردیە. ئێستا شەرمایە و دەستورێکی زۆر جوانە زۆر ڕێک و پێکە بە حەقات هەم خێریان پێ ئەگات بەو کەسانە کە دایان نایە کە لێیان بکرێتە ڕۆژە جومعەیان بکرێتە بکەنە خێر هەر نەفەری 10 گوێزیان 15 گوێزانیان بدەنێ. ئێستا ژەو دەستورە هەرمایە. دابی ئێرە پێشان گوێز بەشینەوە بوو. هەرچی گوێزی ئێوە سێتی هەبا لە ئێرەیە گوێزە بەشینەوە بێ فەرق و جیا یەگەیشتی ئەجا بێگانە بە خەڵکی خۆن بە گوێزیە بەشینەوە لە بەرەوەڕە بەبێ فەرقی. ئێستا شەروێ لەخوای بە زیادبی ئەوەی کراوەسێت لەو مزگەوتەیە ئەبەشرێتەوە. ئامانجی ئەم نەریتەی دانیشتوانی وەرتێ ئەوەیە ئەو بنەگوێزەی کەسەکە هەیبووە بۆ ئەوەیە بۆی ببێتە پاداشێکی نەبڕاوە و لە دوای مردنیشی خێر و پاداشتی بگاتێ. هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ پەیوەندی ئەم خەڵکە بە ئاینی ئیسلامەوە چونکە باو باپیرانمانەوە بە هەندێک دابوونەریتەوە پابند بوونە. گوێزەکانی ئەم ناوچەیان چلێک کردووە لە پێش مردنی خۆیان وەکو لە پێش مردنی خۆیان دایان ناوە بۆ مەبەستی ئەوەی وەسێت. واتە پێشەوەی بمرەوتیدان ئەو گوێزانە بۆ وەسێتە کە کەسێکیان داناوە بە سەروەسێتی ناوچەکە. بۆیە ئەم گوێزانە ساڵانە لەم وەرزەدا لە وەرزی پاییزدا لە مزگەوتدا بە شێوەیەکی یەکسان لە ناو مزگەوتدا دابش دەکرێن. ئەمانش یەک دیارەیەکە کە زۆر بە شێوەیەکی جواندا ماوەتەوە. ئەم نەریتەی شارەدەی وەرتێ لە دەڤەری باڵەکایەتی دەگەڕێتەوە بۆ پابەندیان بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە و بۆیانەوە بنەوە ئەم نەریتە بەردەوامی پێدەدەن دەیانەوێت وەکو خۆی بمێنێتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام شارەدەی وەرتێ لە دەڤەری باڵەکایەتی.